سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە بینەرانەوە دەبین و میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. عزیزان، هیوادارم کە لە هەرکوێکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن.
بینەرانی عزیز ڕۆژانی پێنجشەممە و جمعەی ئەم هەفتەیە واتە 26 و 27 مانگی ڕەشەمە ساڵهاتی گیانبەختکردنی هاوڕێیانی گوردانی شوان و بۆمبارانی شیمیایی شاری هەڵەبجەیە. 34 ساڵ لەوە پێش لە کاتێکدا کە کۆمەڵانی ستەملێکراوی خەڵکی کوردستان چاوەڕێی هاتنی بەهار و گوڵ و سەوزەڵانی و شنەی بای بەهاریان دەکرد، لە کاتێکدا دەشتی جوان و سەرسەوزی شارەزوو بەرگی ڕانگاوڕێگی لەبەرکردبوو و ئامێزی پڕ لە بۆن و بەرامەی بۆ نەورۆز و ساڵی تازە کردبەوە، و لە کاتێکدا باڵندەکان بۆ پێشوازی لە وەرزی بەهار ئاوازی خۆشەویستیان دەخوێندەوە، لە کاتێکدا کە جەماوەری زڵم لێکراوی کوردستان دوای تێپەڕکردنی مێژوویەکی پڕ لە ڕەنج و ئازار و لە دەستانی ئازیزان و خۆشەویستانیان خۆیان بۆ پێشوازی لە بەهار ئامادە دەکرد، لە ڕۆژانێکدا کە گەنجان و تازەلاوانی هەڵەبجە بۆ دەربڕینی هەستی عەشق و خۆشەویستی دەرحەق بە یەکتر لە دەشت و کێوی ڕەنگینی شارە زوور خۆیان دەڕازاندەوە و سرودی ئازادیان دەوت و تۆی هیوا بە دوڕۆژی نەخشا و بە گوڵ و سەوزەڵانی لە دڵیاندا چەکەرەی دەبەست، لە ئاوا ڕۆژێکدا بوو کە ڕق و قینی ئەژدیهای حکوومەتی بەعس و دیکتاتۆرە خوێن ڕێژەکەی بۆ لە ناوبردنی بەهار و گوڵ و شادی و خۆشی مرۆڤ و پەلەوەر ئاسمانی شینی هەڵەبجەی بۆ هەمیشە ژاراوی کرد و گوڵاڵە سوورەکانی دەشتی شارە زووری بۆ هەمیشە ژاکاند و باڵندەکانی لە خوێندن لاڵ کرد و گریانی منداڵانی ساوای بۆ هەمیشە لە گەرویدا بند کرد. بەڵێ لە ئاوا ڕۆژێکدا بوو کە دوو حکوومەتی بەعس و ئیسلامی لە درێژەی شەڕی کۆنەپەرستانی خۆیاندا هەڵەبجەیان کرد بە گۆڕەپانی شەڕی دژی بە شەڕی خۆیان و زیاتر لە 5,000 ژن و پیا و پیر و لاوی ئەم ناوچەیان بە گازی ژاراوی قەچرعام کرد و بەم چەشنە یەکێک لە دزێوترین کردەوەکانی مێژووی پڕ لە سەرکت و جەنایەتی خۆیان تۆمار کرد. یادیان بەرز و بەڕێز بێت و نەفرەت لە تاوانبارانی ئەم جەنایەتە سام ناکە. کارەساتی هەڵەبجە لە هەمان کاتدا بۆ کۆمەڵەش ڕووداوێکی دڵتەزێن بوو. لەو ڕووداوەدا 68 کادر و پێشمەرگە و تێکۆشەری ماندووینە ناسی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە گوردانی شوان کەوتنە ناو مەیدانی شەڕ و خوێنینیان تێکەڵ بە خوێنی 5,000 مرۆڤی بێتاوانی شاری هەڵەبجە و دەڤەری شارە زوور بوو. لێرەدا پێویستە ئەم ڕاستیە دووپاتکەینەوە کە بە درێژایی شەڕی ئێران و عێراق هێزی پێشمەرگەی کۆمەڵا هەوڵی دەدا کە خۆی لە بەرەکانی ئەم شەڕە کۆنەپەرستانەیە بپارێزێ، هەوڵی دەدا سربەخۆی خۆی لەم کێشەیەدا ڕابگرێ و نەهێڵێ بە هیچ لەونێک هیچ لایەنێک کەڵک لە چالاکی و لە هەڵسوراوانی وەربگرێ. هەر بۆیە لە یەکەم سەعاتەکانی هەڵگیرسانی ئەمەلیاتی جمهوری ئیسلامی لە دژی ئەرتەشی عێراق لەم ناوچەیە بڕیاری قەتعی کۆمەڵا ئەوە بوو کە هێزی پێشمەرگەی کۆمەڵا بە هیچ لەونێک نابێ خۆی دەرگیری ئەم شەڕە بکات و تەنیا شتێک کە ئەو کاتبیری لێ دەکرایەوە پاشەکشە و خۆ دەرباسکردن بوو. ئەوە سیاسەتێک بوو کە لە ماوەی 8 ساڵ شەڕی ئێران و عێراق کە لە هەمان کاتدا خەباتی شۆڕشگێرانە و شەڕی شۆڕشگێرانە لە کوردستان لە دژی کۆماری ئیسلامیدا لەکایەدا بوو لەلایەن کۆمەڵەوە بەڕێوە دەشوو. بە درێژایی ئەو ساڵانە کۆمەڵا هاوبەشی ژیان و هاوبەشی خەبات و تێکۆشانی خەڵکی ستەملێکراوی کوردستانی عێراق بوو و لە ڕەنج و ئاوارەیە و دەربەدەریەکانیدا شەڕی شەریک بوو و هەوڵی دەدا چ لە توانایدا هەیە لە ئازارەکانیان کەم بکاتەوە، ئەگەرچی هەمیشە بە قیمەتێکی گرانیش بۆی تاوا دەبوو. بەڵام کۆمەڵا لە پەیڕەوکردنی ئەم سیاسەتەی خۆیدا هەرگیز کۆڵی نەدەدا و سەربەرزی پاراستنی قازانج و بەرژەوەندیەکانی خەڵکی ستەملێکراوی لە دوو بەشی کوردستان لە مێژووی خۆیدا تۆمار کرد. بۆ ئێمە باشترین ڕێزگرتن لە ئازیزانی گوردانی شوان و هەموو ئەو خۆشەویستانەی لە پێناوی ژیانێکی ئاسوودە و پڕ لە سربەستی بۆ مرۆڤایەتی گیانیان لەدەستدا خەبات و نەسرەوتن تا بەدەستهێنانی سەرکەوتنە. ئێمەش تەنها بە وەفاداری بۆ ئامانج و ڕێبازە دەکرێت کە سەرجەم تێکۆشەرانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران گیانیان لە پێناویدا بەخت کرد. لە 34مین ساڵیادی گیانبەختکردنی پێشمەرگەکانی گوردانی شوان
ڕێز لە یاد و بیرەوەری ئازیزیان دەگرین و هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ ئەندامانی بنەماڵە خۆڵاگر و سەربەرزەکانیان. سیروان بمواد گیانە نوخمە سارم کات با سیروان بمواد گیانە نوخمە سارم کات تێکەڵ بە باڵای ئەرێ نازارانم کات تێکەڵ بە باڵای گیانە نازارانم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە سیروان دەشتی بیارەیە وەی ئاوەکەی سیروان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە سیروان بمواد گیانە شاهۆ بەڕێم کات با سیروان بمواد گیانە شاهۆ بەڕێم کات دەشتی شارە زور گیانە خێراتم کات دەشتی شارە زور گیانە خێراتم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەهێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە گریانە هەوربای سەحرای سەردا پەڕەندە لە هەردەی دڵی پڕ لە دەردا ئاخ حەکیمێ حەکیمێ ئازیزان سوپای پاسدارانی ئێران بە دەرکردنی بەیانیەیەک بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی نەورۆزی لە کوردستان سنووردار کردووە. شێعر و گۆرانی و سرودی شۆڕشگێڕانە گوڵی سوور و هێمای سووری ڕەشپەڵەکی جوان و ڕازاوی کوردی قەدەغە کردووە. کەس نییە
ئەوە نزانێت کە ئاستی خەبات و خۆراگری کۆمەڵانی خەڵکی کوردستان لەوە دانیە کە ڕژیمی ئێران بتوانێت واها بڕیارێکی گاڵتەجار بەکردەوە دەربێنێت. ڕۆژانی شایی و شادمانی جەماوەری خەڵک لە هەمان کاتدا چەقلی چاوی ڕژیمی کۆماری ئیسلامی. ئەو ڕژیمە لە سەرەتای هاتنە سەرکاریەوە ئەو ڕێڕسمانەی نامۆ بە ئاین و باوەڕەکانی خۆی دەزانی و هەوڵی دەدا کە لە ژیانی کۆمەڵایەتی بیانسرێتەوە. بەڵام سەبارەت بە نەورۆز هەر زۆر زوو سەریوە بەردکەوت و ناچار بوو خۆی لەگەڵ بوونی ئەو ڕۆژە ڕابێنێت. بەڵام لە هەمان کاتدا بەهۆی ئەوەی کە لە هەر کۆبوونەوە و کۆڕ و کۆمەڵێک وەحشەتی هەیە هەوڵیدا ڕێگر بێت لەوەی کارێ و ڕسمی نەورۆز بە تێکڕایی وە بە کۆمەڵ بەڕێوە بچێت. ئەو دژایەتی و ڕێگریە بە تایبەت لە کوردستان گەلێک بەرچاوە. بێگومان ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو جەماوەری خەڵک لە کوردستان گوێی بەم سنوور بەندیانەی ڕژیم نادن. ئێمە لەو بەرنمەیەوە بانگەواز بۆ جەماوەری خەڵکی کوردستان لە هەموو شار و دێهاتەکان بە ژن و پیا و پیر و لاوە دەکەین کە بە هەموو شێوەیەک هەوڵ بدەن نەورۆزی ئەمساڵ بکەنە هێمای خۆراگری بەرامبەر بە ڕژیمێک کە چاوی بە شادی و شادمانی خەڵک هەڵنایە. چاوەڕوانی ئەوەین کە ئەم ساڵ ئەو ڕێوڕسمانە لە چوارشەممە سووریەوە تا نەورۆز بە شوێی تەواوە بە شایی و هەڵپەرکێ بە گۆرانی سرود شێعر و پەخشانی پێشکەوتن خوازانە بە بەرپاکردنی ئاگری نەورۆز بەڕاسمەکان بڕازێنەوە. نابێڕێگا بدەین بە داسەپاندنی ژیانی سەخت بە برسیکردنمان بە بێبکارکردنمان هەست و دەروونمان داگیر بکات. حرەکەتی بەرپاکردنی ڕێوڕسمەکانی جەژنی نەورۆز نیشاندانی ئیرادەی جەماوەرێکە کە نایەنهەوێت تەسلیمی فەرهەنگی ڕژیمی ئیسلامی بن. هەر بۆیە نەورۆز لە کوردستان هێمای مقاومەت و خۆراگریە. ئێمە هەر لە ئێستاوە پیرۆزبایی خۆمان بم بۆنەوە پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین. با پێکەوە دەست لە ناودەستی یەک بە کوێرایی چاوی دژمن نەورۆزێکی شاد و پڕناوڕۆک بەڕێوەبەرین. عزیزان لە ڕۆژانی ڕابردوودا گەلێک هەواڵ و راپۆرتمان لە شار و دێهاتەکانی کوردستان بەدەست گەیشتووە کە باس لە بەڕێوەچوونی گەلێک گەرم و کوڕی ڕێوڕسمەکانی ئەم ساڵی ڕۆژی جیهانی ژن دەکەن. بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی 8 مارس لە شار و دێهاتەکانی کوردستان بۆ تا سنەتێکی جێکەوتوو. ڕژیمی کۆماری ئیسلامی تا ئێستا نەیتوانیوە بە تەواوی پێش بە بەڕێوەچوونی ئەو ڕێوڕسمانە بگرێت. تێکۆشەرانی ئەو بوارە چ لەسەر شەقامەکان چ لە ناو ساڵۆنەکان چ لە گوڵەگەشتەکان لە دەرەودەشت و تەنانەت لە کۆڕ و کۆمەڵەی چکۆلەی ناوماڵ ڕێز لەو ڕۆژە دەکرن. پیاوان بە شاخە گوڵە و بەرەو پیریژنان دەچن و پیرۆزبایی ئەو ڕۆژیان لێ دەکەن. بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی 8 مارس بەردەوام هێمای بزوتنەوەی ڕزگاری خوازانەی ژنان لە دژی دیکتاتۆری مەسەبی و دژ بەژنی کۆماری ئیسلامی بووە. ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ماندوونەبوونی لە هەموو ئەو ژنان و پیاوانەی ئازادی خواز و یەکسانی خوازانە دەکەین کە بوێرانە و بێ سڵکردن
لە کاردانەوەی دوژمن ڕێزیان لە 8 مارس ڕۆژی جیهانی ژر کرد. دەستان خۆش و هەر بەردەوام بن. بینەرێکی خۆشەویستمان بە نازناوی مژگان لە شاریستنەوە لە نامەیەکدا بابەتێکی سەبارەت بە مەسلەی حجابی زۆرەملی و بێحیجابی بۆ ناردوین و لە کۆتایی نامەکەشیدا پرسیارێکی ئاراستەی ئەم بەرنامەیە کردووە. مژگانی بەڕێز نووسیوەتی مناسباتەکانی نوێژی جومعە دەرفەتێکە بۆ ئیمام جومعەکانی ئێران لە هەموو شارەکان کە هەر کات هیچ بابەتێکیان نەبوو بۆ قسەکردن دەکەونە گیانی ژنان و بەتانە و تەشەر و قسە و قسەڵۆک ئازاری ڕۆحیان دەدەن. یەکێک لەو بابەتانە مەسلەی حیجابە. هەمویان دانیان بۆ داناوەکە ڕەچاونەکردنی حیجابی ئیسلامی نەک هەر بۆتە دیاردەیەکی گشتگیر و بەڕادەیەکی بەرچاو پەرەیسەندووە، بەڵکو لە ڕاستیدا پەرەسەندی ئەم دیاردەیە بە مانای پەرەسەندنی دژایەتی و بێڕێزی بە جەوهەر و ناوەڕۆکی ڕژیمی ئیسلامیشە. ئیمام جومعەکان سەبارەت بە ئاسەوار و دەرەنجامەکانی بێحیجابی هۆشدار دەدەن و هەڕەشە و گوڕەشە دەکەن. ئەم قسە و باس و نیگەرانیانە هاوکات لەگەڵ ئەوەی کە نیشانەی ئەو پەڕی کە لە وشکی و دواکەوتووی ئەو کەسانەیە لە هەمان حاڵدا بەیانگەری ئاڵوگۆڕێکی واقعیە کە لە هەلومەرجی ئێستای کۆمەلگادا پێکاتووە.
ئاشکرایە کە حیجابی زۆرملی تەنیا یەکێکە لە شێوەکانی ستەم بۆ سەرژنان لە کۆمەڵگای ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا. خەبات لە بەرامبەر حیجابی زۆرملی ئەو بوارە نییە کە خۆی لە خۆیدا قوڵایی خەباتی ڕزگاری بەخشیشنان لە ئێران نیشان دەدات، بەڵام خۆڕاگری لە بەرامبەر ئەم یاسا و سونەتە دواکەوتوانەیە ئەمڕۆ بۆتە هۆی هێمای خۆڕاگری لە بەرامبەر یاساکانی ئیسلامی و سەرپێچیکردن لە فەرمانەکانی حکوومەتی. دیاردەی بێحجابی کە بەم شێوەیە کاربەدەستانی کۆنەپەرستی ڕژیمی نیگەران کردووە، ئەمڕۆ لە ئاستێکدایە کە ڕژیم توانایی کۆنتترۆلکردنی نەماوە، تەنانەت ئەو هێزانەی کە بە مەبەستی ترساندن و پاشەکشەکردن بە جەماوەری ملیۆنی ئەو ژنانەی کە لە ڕێگای بردنەسەرەوەی ڕووسەریەکانیان بە شوێنەیە و هەنگاو بە هەنگاو ڕژیم و یاساکانیان بردۆتە ژێرپرسیار، ڕەوانەی سەرشەقامەکان دەکرێن نایانتوانیوە بەربەم ڕەوتەش بگرن. هاتو هاواری ئیمام جومعەکان نیشانەی ئەم ڕاستیەیە. خەباتی هاوبەش و شان بەشانی ئەو ژن و پیاوانەی کە سەپاندنی حیجابی زۆرملی وەک سوکایەتی و بێحورمەتی بە کەرامەتی ئینسانی ژنان دەزانن دەتوانێت بە سەرکەوتن بدات. کاتیەوە هاتووە کە ژنانی ئێران بە تۆڕ هەڵدانی حیجابێک کە بە زۆری سەرکوت بە سەریاندا سەپاوە بەکردەوە تەواوی ئەو یاسانی کە لەم بوارەدا هەن هەڵبۆشێنەوە، کارێکی کە لەم بابەتەوە دەستی پێکردووە دەتوانێت بە ئاکام بکات. مژگان لە کۆتایی بابەتەکەیدا پرسیاری کردووە هەڵوێستی ئێمە بەرامبەر بە حیجابی بەناو داوتەڵەبانی منداڵان و لاوان لە مەدرسە و دەبیرستانەکاندا چییە؟ وێڕای سپاس لە نامە پڕ لە ناوەڕۆکەکەی مژگانی بەڕێز لە وەڵامی پرسیارەکەتدا دەبێت بڵین کە لە ڕوانگەی ئێمەوە حیجاب لە دەبیرستانەکان و مەدرسەکان دەبێت قەدەغە بکرێت، تەنانەت ئەگەر ئیدعاش بکرێت کە گۆیا منداڵەکان خۆیان ئەو حیجابەیان هەڵبژاردووە. واقعیت ئەوەیە کە خوێندکاران لەو تەمەنەدا لە ئاستێکدانی کە بتوانن خۆیان لەم بابەتەوە بڕیاری نهایی بدەن. ئەوە بنەماڵەکانن کە بەهۆی بیر و باوەڕی ئاینیەوە ئەم جۆرە لە لیباس و پۆشاک بەسەر منداڵەکانیاندا دەسەپێنن. لە ڕوانگەی ئێمەوە فێرکردن و بارهێنان لە هەموو قۆناغەکانیدا دەبێت لە ئاین و کارتێکردنی ئاین سربەخۆ بێت. حیجاب بەسەرسەری منداڵانەوە دیاردەیەکە کە بیر و بۆچوونێکی دیاریکراوی مەسەبی بیر دەخاتەوە. ئەو بیر و بۆچوونە لە ڕێگەی حیجابەوە دێتە ناو کەش و هەوای مەدرسەکان. بەواتایەکی تر ئەگەر کاریگەری مەسەب بەسەر فێرکردن و بارهێناندا لە دەرگاوە دەرکراوە، بەم شێوەیە لە پەنجەرەوە دێتە ژوورەوە. ڕێگرتن لە حیجاب بەسەرسەری منداڵان و تازە لاواندا بە هیچ لەونێک بە مانای زەوتکردنی ئازادی ئینسانەکان لە لیباس پۆشیندانیە، بەڵکو بە مانای چەسپاندنی سەرەتایەکی دموکراتیکە کە منداڵان دەبێت لە کارتێکردنی هەر چەشنە ئایدیۆلۆژیەک کە ناتوانێت ئینتخابی خۆیان بێت پارێزراون. ئێستا لە گەلێک لە مەدرسەکانی وڵاتانی جۆراوجۆر پوششی یەک ڕنگ و یەکجۆر بۆ هەموو منداڵەکان پێشنیار دەکرێت بۆ ئەوەی کە جۆرێک لە نەزم و ئینزبات لە ناویاندا هەر لە سەرەتاوە جێبکرێت. پێویستە منداڵەکان ئاگادار بکرێنەوە کا منداڵەکانیان دوای ئەوەی کە بە تەمەنی 18 ساڵی گەشتن خۆیان دەتوانن سربەست بن لەوەی کە هەر لیباسێک دەکەنە بەریان، هەر ڕێبازێک و فکرێک دەگرنە بەر. مەدرسە تەنیا دەبێت شوێنی فێربوونی علم و زانست بێت و ئینسانەکان تێیدا بە سربەستی و بەبێ داسەپانی هیچ چشایی چەشنە بیر و بۆچوونێکی غەیرە زانستی باربێنن. زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە کەسایەتێکی ناسرا و خۆشەویستی گوندی باوەڕێز کاکگوڵ محەممەد حاجی میرزایی ناسراو بە ئاباگوڵا، باوکی پێشمەرگەی ئێعدامی هاوڕێ فەرهات باوەڕێز لە تەمەنی 99 ساڵیدا کۆچی دوایی کرد. ئاباگوڵا کەسایەتێکی ناسرا و جێگەی متمانەی ناوچەکە بوو. کوڕەکەی ئاباگوڵا واتە هاوڕێ فەرهات باوەڕێز پێشمەرگەی ئێعدامی لە کارەساتی هەڵەبجەدا بەهۆی کاریگەری کیمیابارانەکەوە لە سەرجەستەی بەدیلی کەوتە دەستی سوپای پاسداران و دواتر ئێعدام کرا. ئاباگوڵا کەساتێکی تێکۆشەر و خۆڕاگر بوو و تا دوایین ساتەکانی ژیانی لەسەر ڕێبازی ڕۆڵەکەی مایەوە و هیچ کات سەری بۆ ڕەژیم دانەنوان. بەداخەوە ئاباگوڵا بەهۆی پیری و بە ساڵاچووی لە تەمەنی 99 ساڵیدا دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت و ماڵاواییدا ژیان کرد.
ئێمەش بەم جۆرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ پرسە و سەرخۆشی خۆمان لە خزم و کەسوکاریان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی کاک گوڵ محەممەد حاجی مرزایی ناسرااو بە ئاباگوڵا بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕێکوەر. ئازیزان لە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە یادێک لە ئازیزێک دەکەین کە بەداخۆی مەدەبە ئەو ڕۆژە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بڵاومان کرداتەوە بە پێویستمانزانی لە بەرنامەی ئێمە بینەران ئەم یادە و کورتەویددیوەیە کە ئازیزێکی نردوێتی بڵاویکەینەوە لەم بەرنامەیە. 38 ساڵ لەوە پێش لە ڕۆژی 20 مانگی ڕەشەمە 11 مارسواتە هاوڕێ ئەسمەر مەجنون پێشمەرگەی قەرمانی کۆمەڵە لە هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرگوندی قزڵجا لە ناوچەی مەهاباد کاتی دووگیان بوون گیانی بەخت کرد. هاوڕێ ئەسمەر هاوڕێ و هاوسەری فەرماندەی ئازا و قارەمانی هاوڕێ حەمەی حاجی بوو کە بەداخەوە بۆ خۆشی لە شەڕی نێوخۆیی لە گوندی ئینچکە سەر بە شاری سەقەز گیانی بەخت کرد. بۆ بیرەوەری لە یادی ئازیزی خۆشەویستانی هاوڕێ ئەسمەر لە ناوخۆی وڵات و ئەو کورتە کلیپیان ساز کردووە کە من لێرەوە بە پێویستمانزانی بڵاوی بکەینەوە. یادی ئازیزی هاوڕێ ئەسمەر و هاوڕێ حەما بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و تەلەفۆنی پەیوەندی ئێوەین بۆ هەرچی ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.